شەهید هاوڕێ کارساز ناسراو بە هاوڕێ شێخانی. هاوڕێ گیان سڵاو. ئەو کاتەی من شنۆ خنجیرانەکەم بەجێهێشت تۆ هەروە هەمێر منداڵ بووی و بە هەڵکەوتیش بێنەم ناسی بووی. بەڵام تۆ لە من دڵ ئاوەڵاتر بووی و ئێستاش نازانم لە کوێرا دەبناسین و چۆنت دەناسین. زۆری پێ نەچوو تۆش وەک من تێرت لە بەفراوەکانی کێلەشین و ڕەندۆڵە نەخواردەوە و لە کاتێکدا هەروە تا مەزرۆی جێلاسی شنوێ بووی تێر بەدڵی خۆت لە کوچە باغەکاندا جەهێڵایەتیت نەکرد بوو هەمووانت بە ئومێدی گەڕانەوەیەکی بەزۆی و یەکجاری بەجێهێشت و ڕووج لە دەڤەری کوڕەکانی خۆمان کرد. دوایی لە فەیسبوک وەک دوو دێموکرات و دوو هاوشاری یەکترمان دیتەوە و بووین بە دۆستی فەیسبوکی و حیزبی و لە دووری هەزاران کیلۆمیترەوە بەدڵ بووین بە برا و هاوسەنگەر و باوەڕ پێکراوی یەکتر. وە بیرتە دامان نابوو کە هاتمەوە تێر باسی شنوێم بۆ بکەیت، باسی منداڵی خۆت و کۆڵانەکانی سەلیماباد و تەنانەت باسی شێتەکانی شارم بۆ بکەیت، باسی هەوڵاشێت و لاڵەی ئیسکۆرتی کاگنەبی قادرین بۆ بکەیت، پێم بڵێ ئاخرەکەی چی بەسەر پشتی کوشاوێ و تاریکە بازاڕی داهات، چیرۆکی سەفەرەکانی ئەم دوایانم بۆ بجێڕێەوە کە لەگەڵ کوڕەکان دەگەڕایەوە. وە بیرتە پێت گوتم ئەگەر لەگەڵتان پێم گوتی ئەگەر لەگەڵتان دەرچم پێم خۆشە سەفەرێک پێکەوە بگەڕینەوە، بەڵام دەبێ حتمەن قادر محەممەد گوڵیشمان لەگەڵ بێ. وتت بە چاوان هەتا شنوێ لەسەر شانت دادەنێن، تۆ هەر وێنە و فیلمی چاکمان بۆ هەڵگیرەوە باکە شەهید بووین وێنەی تایبەتیمان هەبێت. بەڵام قسەی خۆمان بێ هاوڕێ گیان، وێنەی زۆر جوان و شێرانت هەبوو بۆ ڕۆژی ئاوا مێژووی و ئەوە ئێمەین هەتا هەتایە یاد و ناوی تۆ لەسەر سەرمان دادەنێن. هاوڕێ گیان بەڵێن بێ لەوەی واوە هەموو هەواڵەکانی ئێرەت بۆ دەنووسم و تۆش قەولم پێ بدە لەو سەفەرەتدا هێندێک تونیایەتی من بشکێنێ. لە زیاتی من بچۆ خزمەت شەهید محەممەدی عەلی پیرێژنیە و دەستەکانی ماچکە و بڵێ گەرم ئازاد بکە، چونکە زۆر لەسەر سفرەی ناو و ناوبانجی ئەو ئاوم خواردوتەوە. دوخداکەی جوان سەرنج بدە کاتێک کاک دکتۆر پاش ئەو هەموو ساڵە حەسەن پوش دەبینێتەوە سەر دەدا. بزانە وێنەیەکم بەرزی بۆ ناگری و هەر بەو میسنجێری جاران بۆ بنێری. سەری خۆت بزانە حەسەن پور ئەو هەموو نهێنیەی حیزبی لەکوێدانەوە. ئەوەندەشم بۆ بنووسە ئایا حەسەن پور و مامۆستا نەسرین هەروە دەستیان لە ناو دەستی یەکتردایە؟ لەسەر ئیزنی خۆیان وێنەیەکی ئەوانشم بۆ بنێرە و ئاخر داواکەشم ئەگەر بۆت کرا کاتێک کە کاک دکتۆر پێشوازی لەو هاوسەفەرانت دەکا وێنەم ناوێ وەسفی ئەو کاتەم بۆ بنووسە، بەڵام قەید ناکا پەلەم نییە. بەڵام هاوڕێ گیان تۆ گیانی وەنەوشەی کچت نەکەی باسی ئەو دوایانی کوردستان بۆ کاک دکتۆری بکەیت، باسی دانەوەی کەرکووک و سەربەخۆیی ئەوانەی بۆ مەکە. پێی مەڵە کە کورد هێندە زەریب بووە لە جیاتی سەروەری خاچی کوردستان دەستی بە کڵاوەکەی خۆی بستووە. نەکەی پێی بڵێ کە ئێستا ئێران تەنیا خزمەتی لەگەڵ ئێمە ناکات. باسی دوولەتبوونی خۆمان و کۆمەڵەشی هەر بۆ مەکە، چونکە بۆی هەیە ئەوە ببێتە مێژوو و ئەو شۆڕش جێرانەی دژی یەکبوونن یان لە شەرمی ماڵ و منداڵی ئێوە بڕۆن و یانیش تەکانی ئاخر موشک مێشکیانی لە قان ببێت. دەکرێت تەنیا هەر ئەو ڕاستیەی پێ بڵێ کە ئەندامان و لایەنگرانی حیزب لە جاران یەکجار زۆر یەکگرتووترن. هاوڕێ گیان دامنابوو پێکەوە جارێکی تر بچینەوە شنۆ و چوارسووتی شار بە پیاسە بگەڕین و حەسرەتی کوچەباغەکانی ژێلاز نەبێتە خەونی هەتا هەتایی و جارێکی تر لە قەناگیەکەی خۆتان پاڵودەیەکی ساز بخۆینەوە. بەڵام ئێستا کە سەفەری ڕێگایەکی ترت هەڵبژارد و بوێرانە ئەو شانازیەت بە گیانی خۆت کڕی، دڵنیابە کە گەڕامەوە تاکی ئەو شوێنانەی پێت خۆش بوون بە وەنەوشەیان نیشان دەدەم و هەر وەک بەڵێنیشم پێدا بووی ناهێڵم
خۆفرۆشە ڕاپۆرتەرەکانی قەرەسەقەل سەریان هەڵبێ و لەسەروی مەجلیس دانیشن. دەبێت کارێک بکەم خاوینانی شەوی هەڵدا و هەموو ئەوانەی وەرجیان بە پارەی خەیانەت هەڵمساندووە بە سزای کردەوەکانیان بگەن یان ببن بە پەناخواز لە کۆریای باکوور و ماڵ و منداڵیان هەتا هەتایە سەر شۆڕی کردەوەی باویان بن. دڵنیاشت دەکەمەوە یەکێک لە خۆشترین شەقامەکانی شنۆیان بە ناوی تۆ دەکرێت نەوەکانی تۆ شانازی بە ناوی تۆ دەکەن. هاوڕێژیان دیتت ئاخری کاتێ ویست خۆی بۆ نەژیرا و لەگەڵ دایکت سەردانی ماڵە تازەکان کردی؟ دیتت بە چه هەیبەت و شکۆیەک میوانی بە خێراتن دەکردی؟ ئەو سەری بەرز بوو، سینجی کەژی بوو لە شانازی و وەرە هەر ئەو شانازی ئارام و قەراری دۆستان ببین. ئەدیدیتت لە شنووە تا کرماشان واتە هەموو شارە خۆشەکانی ڕۆژهەڵات چۆن وەڵامی داوای حیزبەکەتیان داوە مانیان گرت؟ دیتت کوردانی ئەوروپا چۆن دەرچیان بە سەفارەتەکانی ئێران گرت بوو چیان بە ئاڵای ئێران کرد؟ بە هەر دوژمن و جاشە سەر شۆڕەکان بڵێن حیزب کەسی لەگەڵ نەماوە، بانیشتمان فرۆشە سەر شۆڕەکان بزانن کە هیچ دیکتاتۆرێک تا کۆتایی نایباتە سەر و ئەدی ئەوان دوای خۆیان چی لە منداڵەکانیان دەکەن کە تەمەنێک دەبێت سەر شۆڕی وەنەوشەکان. هاوڕێژیان لە کۆتاییدا بە هاوڕەکانت بڵێ کەس نەیدەزانی بۆ کامتان بگرێت. ئەو ماوەی ئێوە بە کۆر میوانی هەموو کەساتەکانی ژیانی ئێمە بوون و بنەماڵەکانتان لە ئێمە قایمتر وەک پۆڵا بەڕێیان دەکردن و ئەوە خەریکن قەڵای شێرە کوڕەکان هاوەدان دەکەنەوە. کەس نییە وێنەی کاک مەنسوور هاوسەری دادەسۆئیلای نەدی بێ کە چەندە بەسەر بەرزی داڕەبازی شەهید و شەریکی ژیانی بەسەر شانداناوە. کاگاوەت حەسەن پوور ئەوەندە قایم و بەورە بوو کە خەڵک لە جێگای ئەو فرمێسکی دەڕشت و شانازی بەورەی ئەو دەکرد. ئەو تەنانەت ئیزنی سەرخۆشی کراسی ڕەشی بە ئێمە نەدا. هاناوریاش کە ڕۆژ نەبوو هۆنراوەیەکی تازەتان بۆ نەنووسێ و وێنەیەکی تازەتان لێ بڵاو نەکاتەوە. 25 خەرمانانی 1397 هەتاوی مامکردنجار ئیبراهیمی فیرلاند. خوشکبرایانی بەڕێز لەگەڵ داوای لێبوردن پێشەوەی